سڵاوتان لێبێت بینەرانی زاری کرمانجی ئەم کاتتان باش لە قەزای چۆمانین. دەمانەوێت گفتوگۆ لەگەڵ قایمقامی قەزای چۆمان بکەین کە ماوەیەک پێشێستاوەکو قایمقامی نوێی چۆمان دەست بەکار بوو. کۆمەڵێک پرسمان هەیە، هەم پرسی ئێوەی هاوڵاتیان هەو پرسیارانەی لێلای ئێمەش گەڵاڵەیە. ئەمانەوێت ئاراستەی بەڕێز ئەحمەد بارزان ئەلیکۆ قایمقامی قەزای چۆمانی بکەین. کاک ئەحمەد ئەم کاتتان باش. کاتتان زۆر بەخێر بێ. با من لەوە دەست پێ بکەم هەر کەسێک لە کارێکی تازە دەست بەکارە بێ بە بەرنامە و پلانێکی نوێی ئەبێتن. تۆ وەکو قایمقامی چۆمان کە دەست بەکاربی بە چ بەرنامەیەک دەست پێ کردووە؟ ئەکید بە دڵنیاییەوە پێش دەست پێکردنی هەر کارێک ئینسان دەبی پلان و بەرنامەی خۆی هەبی بۆ جێبەجێکردنی ئەو طموح و هەدەفانێکی هەیتیان. ئەمن پێشەوەی کە پێم دەست بەکار بم بخۆم لە واقعی منتیقەی ژاوم کە خەڵکی منتیقەیمە زۆر باش لەو معاناتانە تێدەگەم کە کێشە و گیر و گرفتەکانی خەڵکەکەی چێ لێرە و ڕێگە چارەشیان هەر بۆ من ئاشناترە لەوەی کە کەسێکی تر بکە لە ناواقعەکە نەژی. بەڕاستی سنووری قەزای چۆمان سنوورێکی بەرفراوانە، ینی مەسەلەن لە حاجمەرانەوە دەست پێ دەکات تاکو پردی بنچێلان و لەولایە سمیلان و ئەوانە ناوچەیەکی سنووریە. لەو چوارسێوەژدا ئەمە خاوەنی سروشتێکی جوانی گەشتیارین. ئەوەی کە زۆر گرنگە لە قەزای چۆمانۆکو بەرنامەی خۆم و پلانی خۆم گرنجیدان زۆر بە گەشت و گوزار و لەگەڵ هاوتەریب لەگەڵ گەشت و گوزاریش کشتتوکاڵ ناوچەیەکی زۆر گونجاوە بۆ کشتتوکاڵی بە هەبوونی ئاوی باش و کو دەڵێ مێژوەکی کشتتوکاڵیشی زۆر باشی هەیە. دەکرێت ئیسیفادە کرد لەو مێژوەی کە هەمان بۆ بە نوێکردنەوەی کشتتوکاڵ و زیندووکردنەوەی کشتتوکاڵ هاوهاریکاری کەرتی کشتتوکاڵی. لەسەر ئەوە پرسیارم ئەبێ بمبووری، بەڵام چۆمان پێویستی بەچێ بەو پێی کە خۆت خەڵکی ئێرەی و تا چەندیش گرنگە قایمقام یا بەڕێوەبەری شوێنێک خەڵکی ئەو شوێنە بێت و باشتر لە کێشە و گرفتەکانەوە دڵ و دەرونی خەڵک تێناگە؟ ئەکیل بە دڵنیایە لەبەرەوەی کە مەسەلەن لە شەقامی گلەیەکان بە شێوازێکی زۆر ڕاستە و خۆتر یان بە کودەڵێن تیشتر پێت دەگا لەوەی کە کەسێک بی لە ناواقعەکە نەژی. ئەوەیە کە هاوڵاتی بە کە لەگەڵ گیانژیاوی دەزانی کە ڕۆژانە خەڵک داواکاری چ بووە، معاناتی چ بووە، مەسەلەن کێشەی چ بووە. طبعاً ئەوە زۆر تەسیری زیاترە بە دڵنیاییەوە و بالمناسبە و حەلکردنەکەشی ئاسانترە لەبەرەوەی دەزانی ئەو خەڵک هاوڵاتی دایمە کە ڕخنەدەگری زۆربەی حەلەکەشی پێەیە. مەسەلەن زۆر حەقوەیە وەڵاوە هابە فکریە وەردەگری زۆری ئیسیفادە لێ دەکەن. باش بەوەندەی دیراست کردووە چۆمان پێویستی بە چییە؟ خەڵک زیاتر داوای چی کردووە یا گلەیان لە چی هەیە؟ وەڵی ئەوەی گلێش چەند گلیەک هەیە دابەشیکەین بەسەر دوو جۆر گلەیە گشتەکان کە لە هەم هەرێمی کوردستان هەیە و گلێ تایبەتەکانیش بەناوچێت. گلێ گشتەکانەوەی کە وازحە لە لای جەنابتان هەموو خەڵک مەسەلەی کارەبا. بەڕاستی کارەبا کێشەشی زۆر گەورەی لە سنوورەکانی ئێمە لەبەرەوەی ئەمە بە زستانان کەشوهەوایەکی ساردمان هەیە و نەبوونی سوتەمەنی پێویستیش بۆ خۆگەرمکردنەوە ناعیلاج مەسەلەن خەڵکە توان ئیسیفادە لە کارەبای بکە. بەهەبوونی کارەبا دەبتە ڕێگریەکی زۆر پتە و لە کۆچی پێچەوانی خەڵکیش لێرەوە بۆ شار. طبیعی ئەمە ئامارمان لەلایە گوند هەیە بە هاوینان مەسەلەن 7 ماڵە بە زستانە دێتەوە سەر 10 ماڵ و بگرە کەمترش. لەبەر چی؟ لەبەر مەسەلەی ساردی و سەختی کەشوهەوا. بە نمونەمان هەیە مەسەلەن لە حاجمەران کە کارەبای 24 ساعتی هەیە زۆر جیاوازترە لەوەی کە لە شوێنێکە کارەبای 24 ساعتی حتا لە مەسەلەی پرۆژەکانیش حتا لە مەسەلەی گەشتیاریش. یعنی ئێستا مەسەلەن بوونی کارەبای 24 ساعتی لەوێندەر هۆکارێکی زۆر سەرچێ بۆ گەشەپێدانی و بەردەوامی گەشتیاری زستانە. گەشتیاری زانزانی کاک محەممەد مەسەلەن کابرا کە دێ گەشتێکی زستانە دەکا طبعاً کە لە دوور دەیبینیان لە موبایل لە شتێک دەیبینی جەوەکی جوان و ئەوەیە بەس کە واقعی دەچی زۆر ساردە. بالفعل ئینسان کە شوێنی حەوانەوەکەی گەرم و ئەوە بوو دەتوانێت ئیسیفادە لە
ئەو مەنزەرانەش کە هاتووە بووی ئەو جەوەی کە بۆ خۆی دەوێت دروست کارەبا کێشەی سەرەکی ئێمەیە باشە جاچیتان بۆ کارەبا کردووە بۆ ئەوەی ئەو کێشەیە هەنەبێ کەم بێتەوە طبیعی بە خۆ جەنابەت دەزانی مەسەلەن بوونی کارەبا پێدانی کاتژمێرەکانی کارەبا دەگەڕێتەوە سەر تەولیدی کارەبا ئەوەی کە لە هەولێر و لە بڵێن ئەو چێلکە غازیانە ئەوانە کە ئەو کارەبایە بەرهەم دێ دەبێ یەکسانی دابەش دەکرێت بەسەر هەموو کوردستاندا بەزەوەی کەمە ویستمانە ئیسفادە لێ بکەین پەرەپێدانی ئەو گوندانەیە کە کار و ئاویە بە کار و ئاوی کاربای خۆیان دابین کردووە هەمانە سەر ناوپردان هەمانە لە دەربەن هەمانە دەکرێت لە بەنداو دروستکردنی بەنداو ئیسفادە لێ بکەین ئەمە تێچووی زۆرە لەسەر حکوومەت ئەگەر پرۆژە کار و ئاویە ئەوە درێژخانە ئەوە وەکو کێشە گشتەکان کێشە تایبەتەکان بە سنووری قەزای چۆمان نەبوونی جەوەکی بازرگانی تیجاری لەگەرەوەی کە دەواازەیەکی بازرگان لەگەڵەوەی کە دەواازەیەکی بازرگانیە ئیسیفادە نەکردن لەو ساحەی تیجارێکە هەیە لە سنووری دەواازەی نێودەوڵەتی حاجومەران بەڕاستی خەلەلەت دەبی ئەوەی بۆ بکرێت کە مەسەلەن بتوانین ئەمە زۆرترین هەلی کار لەوێ دروست بکەین لە بۆ گەنجەکان و ئەو هاوڵاتیانەی کە دانیشتوی سنووری قەزای چۆمانن ئەوە مەسەلەیە تیجارەت لە پاڵ بازرگانی ئەمە دەتوانین بازرگانی گەشتیاریش بکەین دەتوانین زۆر ئیسفادە لەوە بکەین چونکی ناوچەکە هەلی کار کەمە هەلی کار مانەوەی هەر کەسێکیش لە شوێنێک پەیوەستە بەبوونی کاری لەوێ دەرامەت ینی کە دەرامەت هەبوو ئەتو ئەگەر لە سەختترین جێژوی دەتوانی بژی ینی حەزدی ببا ماڵ لەسەری هەڵگورتی بی کە دەرامەتەکی باشی ماگانە هەبوو دەمێنتۆ ئینسانە دەتوانی خۆی بگونجێنی لێگەڵەوەزای ینی ڕەخساندنی زۆرترین هەلی کار یەک لە کارە هەرە پێشینیەکانمان دەبێت سەرچاوەکانی ڕەخساندنی ئەو هەلی کارەتان دەست نیشان کردن بۆ نمونەگەر ئەو جوڵە بازرگانیە گەشتیاریەت چیتر گەشتیاری دەرچەی یەکەمە گەشتیاری دەرچەی یەکەمە ینی بەس گەشتیاری بۆ مانایینە کار مەسەلەن هەر کەسە کەپرەکی دابنێت و بە شێوازێکی زۆر کۆن و بیدایی و بڵێ ئەوە ناوی لێ برین گەشتیاری گەشتیاری ناگەشتیارێکی مۆدێرن گەشتیارێکی کو دەڵێ وەکو ئوتێلێکی پێنج ئەستێرە مەسەلەن ڕیزۆرتێک ڕیزۆرت و ناوچەکە زۆر گونجاوە باوەڕکە شوێنی وامان هەیە یعنی لە وڵاتێککە بە لە شوێنێککە بە بە تەکلیفەی مەلایین دۆلار گەڵا دەیتوانی ئەوەی دروستکە ئەو جوەی دروستکە ئەو مەنزەڕی دروستکە چەنگۆمی زۆر جوانمان هەیە دەتوانین دەوروبەری ئەو گۆمانە ئیسفادە لێ بکەین بوونی پرۆژەی مۆدێرن چارەسەری مەسلەی هەلی کار لەبەرەوەی کەپرێک بە خۆی کابرا دەتوانێت احتیاجی ئیدارێ بدات بەس کە تو پرۆژێکی گەورەی گەشتیاری هەبوو کە ڕیزۆرتێک هەبوو چەندان کاربەندی پێویستە لەو لایەڕا مەسلەی هاتوچۆ ئەو خەڵکی کە گەشتیاران دەگوازیتەوە فرسەتێکی زۆر باشی دەرامەتیانە بۆ دروست دەبی ناو بازار زۆر باش دەگەشێتەوە گوندەکان ینی مەسەلا ئەو جیانێک گەشتیارانی کە ئێمە باسی دەکەن زۆربەی لە گوندەکانە گەشتیاری دەرسەکی باش دەبی بۆ کاک حەمەد جگە لەوەش ئێستا پاڵپشتەکانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان بە تایبەتی بۆ سێکتەری گەشت و گوزار و ماستەر پلانی گەشتیاری لە سنووری ئیدارەی سەربەخۆ سۆران و چۆمانیش بەدەرنیە لەو ماستەر پلانە چۆن هەنێ پاڵپشتەکانی ئەو ئەبینی کە خودی سەرۆکی حکوومەت جددیە بۆ ئەوەی ئەو ماستەر پلانە جێبەجێ بکرێت طبیعی هەر لەگەڵ دەست بەکاربوونی جەنابیان لە کابینەی نوێم هێڵە گشتێکەی کارکردنی جەنابیان فرێچە شنکردنی سەرچاوەی داهات فرێچە شنکردنی سەرچاوەی داهات خۆی یەک لە خاڵەکان فرێچە شنکردنی سەرچاوەی داهات گەشتیاری طبعاً جەنابیان وەکو پلانی گشتی لە گەشت و گوزار زۆر پشتگیر ینی هەتا دەکرێت بڵێن تەواوی فەرمانگەکان تەواوی وەزارەتەکان ئەوانە دەستواڵانە لە بۆ مەسەلەی گەشت و گوزار
طبيعي هەڵپشتێکی زۆر گەورەی دەناویان هەیە کە لە مەسەلەی گەشت و گوزار. هەر لەسەر گەشت و گوزار با بڵێن ئەو لێرە بە دواوەرزی هاوینەی گەشتیاری دەستپێکە خەڵکێکی زۆر ڕوو لە باڵەکایەتی ئەکا شوێنێکی دڵگیر ناوچەی لەبار بەڵام چاودێری ئێوە وەکو حکوومەت لەسەر کەپر و شوێنە گەشتیاریەکان لە ڕووی بەرزکردنەوەی نرخەوە. پێش باسی بەرزکردنەوەی نرخی بکەین مەسلەی پێدانی مۆڵەتی کارکردنوانە زۆر گرنگە. تەمەی دەستخۆشی بۆ بەڕێوەبەراتی گەشت و گوزاری چۆمان کە ڕاستی زۆر فیدای کار دەکەن. مەسلەی دەرهێنانی مۆڵەت ئەوانەی کە پرۆژەنە زۆر بۆمان تەواو کردووە چەند پرۆژێکی کەم ماوە کە بەبێ مۆڵەت کار نەکرێ. ئەوش هەر دەبتەوە پاڵپشتی بۆ حکوومەتی هەرێم کە لە دەستخستنی داهاتە و خۆی دەگریتەوە لەوەی فرەچەشنکردنی سەرچاوەکانی داهات هاوتەریب لەگەڵ دەڕوە. لەو لای زۆر شوێن هەیە زۆر ئەوە هەیە کە ناویان لێ ناوە گەشتیاری ناویان لێ ناو گەشتیاری بەڕاستی گەشتیاری ڕێخستنەوەی وانە زۆر زۆر زەرورە. ئەوەی کە جەنابەت پرسیارە ئەوەکەت ڕێک مەبەستەکەم ئەوە بوو نرخەکان بەنسبەت نرخەکان ئەما تا نەتوانین ڕێکیان نەخینەوە ناشتوانین بەو شێوە ئەوەی حەدی نرخیان لەسەر دیاری بکەن لەبەرەوەی ئەگەر کە مۆڵەتیان نەبکەوان نەبوو لە بن کۆنتترۆلی توێنینە کە لە من کۆنتترۆل نەبوو تو ناتوانێەوەیان بکەی زۆر بەشیان کە پرنیان شتێکی موقتن بەس ڕێخستنەوەی تر بە تەمانی انشاءالله نووسراومان بۆ کردو و پێویستی ئامادەکاریمان بۆ کردو ئەوەی کە هەل لە ڕێی گەشتیاری هەلی کار لە بۆ گەنجانی قەزای چۆمان دابین بکەین لەوەی کە گواستنەوەی گەشتیار زۆر گرنگەوە لەبەرەوەی ئەو گەشتیارانە کە سواری ئەو سیارانە دەبن دەستنە ئەو شاخانە و ئەو شوێنانە احتیمال ئەو سیارانە هیچی مەسەلەی تونند و تۆڵیان نەبی هەزە نەکرابن شەخصەکان دیار نەبن چێنە مثلا ڕوودا و ڕوویداوە ساڵانی پێشوو ڕوودا و ڕوویداوە لە ئەنجامی لە نەتیجەی نەبوونی تونند و تۆڵی سیارەکان مردن هەبووە خەریکین ڕێکیان بخینەوە چەند شوفێرێک چەند سیارێک بە سیارەی بەرزی 4x4 ئامادە بکرێت مەزیکانی تونند و تۆڵیان هەبی و مەسلەی ئەوراق سەنەوی ساڵانە ئەو شتانیان هەمووی مەزبوط و شخصەکان لە ڕووی ئەمنی لە ڕووی ئەخلاقی چونکە احتیمالی هەیە و گەشتیارێک دێ لێرە دەبوو جەوەکی خۆش کەیفەگەر وەربیری لە احتیمالە تووشی کێشەی بووی کە خوا نەخواست ئەو کەسێک کە دەیان گوازیتەوە لەوانەیە کەسێک بووی لاوانی ڕۆشتی باش کاکەمت باشترش نییە بۆ ئێوە وەکو حکوومەت باجێک یا ناسنامەیەکیان بۆ دروست بکەن بۆ ئەوی گەشتیاریش بزانێت کە ئەو شوفێرە هەتا دەرچوونیان لەو شوێنەی کە مەسەلەن ئەوەندە گەشتیارە لەگەڵ ئەو لەگەڵ شوفێرەی بەسەرکەوتونە ئەوە دەکرێت مەسەلەمە ڕێخستنەوەی ئەوانە بکەین و ئەکید مەسلەی نرخیش لە بەرنامەمانە بەس هەتا کۆنتترۆلیان نەکەین ڕێخستنەوەی تەواو نەکرێت زەحمەتە بتوانین ینی ئەوەمان لەبیر نەچی ئەمە بە شەفەیی یان بە وەکو مراقبە چاودێریمان کردوون کاکە سعر بۆ شێوەی سعر بۆ شێوەی ئەوانە ئەوەمان بەجێگیان باشە من نزبیەنیش کۆنتترۆلە نزبیەن بەس ئەو کۆنتترۆڵی کە لە تومحیمە ئەو نیە دوا پرسیاری من لەسەر گەشت و گوزار بێ بەو پێیکە ئێرە دەرفەتی زۆر باشە و سەرچاوی هەمە چەشنی داهاتە پرۆژەی استراتیژی حکوومەت هەیە بۆ ئەوەی پرۆژەی نوێی گەشتیاری لێرە بێتە ئاراوە زانکار محەممەد پرۆژەی گەشتیاری زیاتر بە کەرتی تایبەت زۆر باشتر دەبێت ینی ئەوەی کە هەمانە ئێستامە چەند پرۆژێکمان هەیە باوەڕکە لە ئاستی نێودەوڵەتیە کەرتی تایبەتە ینی کەرتی تایبەت زیاتر دەتوانین ئەو فەراغی پڕ بکاتەوە لێ حکومەت بۆ خۆت دەزانی ئەو بارە ئابوورەی کە بەسەر هەرێمی کوردستاندا هاتووە ئەولیەتی حکومەت دابینکردنی موچە بووە ئەولیەتی حکومەت دابینکردنی شتە ئەساسیەکانی پەیوەست ڕاستەخۆ بە ژیانی هاوڵاتیانی خۆمانەوە بووە ڕئی شخصی خۆشم ینی مەسەلەی گەشت و گوزار لە هەموو دنیاش زۆرتر کەرتی تایبەتە بەس وەکو ئەساسیاتی و بناغەی دانانی گەشتیاریەکی پێرفێکت طبعا دەبێت حکومەت هاریکاروی لە ڕووی ڕێگاوبان لە ڕووی دابینکردنی ئەمنیەت طبعا ئەوانە مەسەلەی ئەمنیەت لەخوا بە زیادبی کێشەمان نەبووە تا ئێستاش کەسێک لێرە نەهات کە لە خوار و لە باشووری عێراقەوە هاتوون لێرە کەسێک تووشی گرفتێک نەبووە ئەوە زۆر گرنگە طبعا ئەگەمنیەت نەبی گەشت و گوزاری بناکرێت ئەوەش طبعا هەر لە
بە هەوڵ و مادیبوونی حکوومەتە باشە ئاسایش باس لە ڕێگەوبان کرد توانە ئەوەش گەشەی پێ بدەن کە بەشێکە بۆەوەی گەشتیار ئاسانتر بتوانێت بەو شوێنانە بگە ئەوەی کە هەیە مەسەلەن کوێستانەکان گەشتیارەکان زیاتر لە شوێنە دوردەستەکانە دەبێ ئەوەی کە وەکو سەرەتای پێویستبی بۆ گەیشتن بە شوێنەکان ئەو هەموو جێبەجێکراوە بەس بۆ کوالێتیە تەواوی و ئەوەی بڵێ نەخیر بۆ نەوەعینە بەڵام دەرخستەمان بۆ کردوونە مەسەلەن داواکاریەکانمان بۆ بەرز کردوونەتەوە ئەوانەی کە پێویستبی ئەوانەی کە پێویستبی ئەو عادەتەنیش مەسلەی ئەوانەی ئەو جادانێک کە لاوەچینە ئەمە بە ئالات وشتی خۆمان ساڵانە لە ئیدارەی سەربەخۆی سۆران کاتژمێرەوە بۆ دیار دەکرێت و خامێنیان دەکەینەوە بیدایەتی بەهار هاوینی کۆتایی بەهار باڵەکایەتی لە ڕووی مێژویەوە پێگەیەکی بەرزی هەیە و سنوورێکی بەرفراوانیشی هەیە هەوڵتان داوە دەستی خزمەت گوزاری بگاتە ئەو شوێنانەی کەوا پێویستە و مەبەستە بۆی بکرێت وڵاهی ئەمە بۆ هەموو شوێنێک هەوڵمان داوە ئەمە لێرە چەند شوێنێکی زۆر تایبەتمان هەیە کە تاریخەکی گەورە نەپشتە تاریخەکی گەورە نەپشتە شانازیەکان لەمە میلەت طبیعی هەر هەمووی ئەمە ئەوەی کە پێویستبی بۆمان کردوون ئەوەی کە دەستی ئەو برادرانە خۆش بکەوەی لە پێشە من لێرە بوونە لەوەی داهاتوش ئەمە هەر شتێک پێویستبی بە دڵنیاییەوە بەخۆ گونجاندن لەگەڵ ئەو بارودۆخە ئابووری کە هەیە ئەکید ئەو نۆشتانە هەمووی هەر لەسەر ڕێگەوبان پرسیارێکم لا دروست بوو پرۆژەی دووسایدی چۆمان ئاجیۆمەرە یەکێکە لەو پرۆژانەی ماوەیەکە کاری تێدا ئەکری هەندێک جا ئەوەستێ دوایین زانیاری لەسەر ئەو پرۆژەیە چییە؟ تەبعی وەستانەکەی هەر هۆکاری نەبوونی ئەو تەمیل و ئەو بڕەپارەی پێویستەکە بۆ بەرەو پێشبردننی پرۆژەکە هەبیم ئەمە لەگەڵ دیوانی ئەنجومەنی وەزیران لەسەر خەتین ئەوەی کە لە پاش ئەوەی کە جە و کەش و هەوا خۆش دەبێت طبعاً لێرە بۆ معلوماتی جەنابەت یعنی ئەمەی کە زۆربەی مەشروعەکانیش کە تاخیر دەبن کە شەوا زۆر تەسیری هەیە تقریباً چەند مانگە ئەبەد ناتوانین مەنان باتەن ئیش بکەین بەس ئەوەی کە هەیە پرۆژەی دووسایدی چۆمان حاجیۆمەران خەریکین ئەو تەمویلی پارەکەی بۆ دابین بکەین ساڵان پێشتر بڵێن ساڵی پار مەسافەتی زۆر باشان ئیش لێ کرد ینی چەند مەسافەت ئەسڵەن قیرش کراوە تا دەگاتەوە ما باقیەکەی بڕینیشی بۆ کراوە شتێکی وانە ماوە تەنیا ئەو موافقەیە ئینشاءالله گەر بێتەوە تەمیلکردنی پارەکەی کۆمپانیا ئامادەی و دەست بەکار دەبی و شتێک نییە ڕاوەستابی ئەوەی کە کاتیە ئینشاءالله لەگەڵ ئەو وەزع باش بوونەش پشتپەنا بەخوای گەورە و هەوڵەکانی جەنابی سەرۆکی حکوومەت ئینشاءالله دەست بەکار دەبتەوە شتێکی وای نەماوە یعنی بڵێ ملخص مفید شتێکی وای نەماوە کە یعنی ئەگەر ئەو قەیرانە دارایانە بە کۆتا بێن ئەو پرۆژەیە ئەو ساڵ زۆر باشتر دەچێتە پێشەوە کار حەمەد ئەمە مەسەلەن باقەکانمان ئەو داهاتەکان کە دەهات هەمووی ئەو پارە خردەکان بەس بۆ تەمویلی موچە ینی پرۆژە بە تەواوی وەگرێت ئەگەر ئەو ئیتفاقی جەنابی سەرۆکی حکوومەت لەگەڵ بەغدا و جەنابی شیع سوودانی سەرۆکوەزیرانی حکوومەتی ئیتحادی ئەکید لە باتی ئەوەی کە جاران ئەو داهاتەکە دەبەوە بۆ تەمویلی موچەبی ئەکید ئەو جارە بۆ پرۆژەکان دەبی و تەسیراتی لە ئێستاوەش دەرکەوتەوە تەسیراتی لە ئێستاوەش دەمە چەند پرۆژەمان هەیە لێرە ئێستا دەست بەکار بوون ینی لەو چەند ڕۆژەی دەست بەکار دەبن مەبلەغی گەورەش بینەستەر ئەوەی کە پێشتر باس لەوە کرا خەڵک لە چۆمان کۆچەکاتن بۆ شارەکانی تر هۆکارەکان هەندێک باس لەوە ئەکرا کە هەلی کار وەک پێویست نییە یا پەیوەستە بە بابەتی خوێندن و نەبوونی زانکۆ و کۆلێژێک لێرە ئەمانە ئەو هۆکارە دیاری کراوانن کە وای کردووە خەڵک ئەگەر کۆچ بکە لە چۆمانەوە بۆ شارەکانی تر وڵاهی مەسەلەی خوێندن تا نسبەتی کەم تەسیری هەیە لەبەرەوەی ئەمە لێرە قوتابخانەکان هەتا پۆلی 12مان هەیە پەیمانگامان هەیە پەیمانگای ناحکومیمان هەیە ئەوەی کە مەسەلەن کۆلیژە و ئەوانە ئینسان دەگەێت تەمەنێکی کامل دەتوانانی بەتەنێ بەخۆی بڕوە نەک ماڵی بگوازیتەوە
بەشە ناوخۆیەکان هەنا ینی وزانکۆی سۆرانیش وزانکەی سۆران زۆری نێزیکە بەس ئەوەی کە سەبەب ڕئیسیەکەیە هەلیکار دوو ئەو کەش و هەوا سەختەی زستانان کە هەیە نەبوونی سوتەمەنی و نەبوونی کارەبا ئەوە تەسیرێکی زۆر ڕاستەوخۆی هەیە. هەوڵێک هەبوو بۆکردنەوەی کۆلێژێک لێرە بەچی گەیشتوە گەر زانیاریت هەبێ؟ وەڵاهی زانیاریم لەوەی بە تەواو نییە بەس ئەوەی کە پێویستبی وەکو ئەو پرۆژانی کە تازە ئیسلام کردو ئەو مەسەلانی کە تازە ئیسلام کردووە ئەوەی چ پێویستبی ئەمە لەسەر خەت دەبین بۆ جێبەجێکردنیان کابزانین شتێک هەبێت کەم و کوڕێک معالەجە بکەین ئینشاءالله. ڕەوشی ناوچە سنووریەکان لە ڕووی ئامن و ئارامیەوە چۆنە؟ زۆر باشە نزبیەن بە شێوەیەکی عام دەتوانی بڵین تەواوە سەدایەکی کەم نزبەتی زۆر کەم کێشەی هەیە ینی نامەوێت تهدید کەم بڵێم سەتا چەند بەس بەعام زۆر ڕۆژەکە ئارامە. باشە لێرە بەدوا وەرزی چوونی مەڕدار و ئاژەڵداران دەست پێکا بۆ ناوچە کوێستانەکان هەنگەوانیش وەکو ئاماژەت پێکرد وەکو حکوومەت چ بەرنامەیەکتان بۆ ئەوان هەیە ڕێنمایی هەیە دەربچێ؟ تەبیعی ئەوە لێژنەی کۆبنەوەی لێژنەی باڵای ئەمنی دەکرێت ساڵانە میکانیزمی پێویست بۆ ڕپێدانی ئەوانە ڕێک دەخرێت دیاری دەکرێت بە چ میکانیزمێک ڕێپێ بدرێت. ئیدی ئەمەش چاوەڕێی ئیدارەی سەربەخۆی سۆرانی کابزانی ڕێنمایی نوێ چ دەبی وەختی ئەمە لە کەناڵەکانی ڕاگەیاندنیان لە سوۆشیال میدیا لە پێیجی تایبەتی قایم قامیەت ئەوانە ئاگدار دەبن جەماعەت کە بەڵێ بۆ ڕێنمایە نوێیانە ڕێپێدان. باشە کاکەمە شتێکی تر جگە هەندێک زامەترسێ بوونی چێلگەی مینی زۆرە لێرە جگە لەو ڕەوشە سنووریەکان بە پێی ئامارەکانی دەستگای مینیش چۆمان دووەمین شوێنە لەسەر ئاستی کوردستان کە زۆرترین چێلگەی مینی لێن نزیکەی 192 چێلگەی مین هەیە. هەوڵتانداوە لەگەر دەستگای مین خێراتر کارەکان یا پرۆسەی مین لابەری ئەوانە خێراتر بکرێ لێرە؟ ئەکی بە دڵنیای پێشتن ڕۆژێک جەناب شتەنەوانی ئاگادار بن ئەوەی باشی مین کۆکراوە بەس لە تەواوی سنووری ئیدارەی سەربەخۆی سۆران نەک تەنیا سەردەری قەزای ئەوە سنووری قەزای چۆمان هەموو لە بەردەبوو تەقێنراون ڕێژێکی باش و دەستی بەڕاستی دەستگای مینیش خۆش بێ ینی ئەوان بەردەوام لەسەر هێڵ بوونە مەسەلەن زۆر پەیوەندیمان باشە زۆر پەیوەندیمان باشە لە ڕووی دیاریکردنی شوێنەکان تەبیعی ئەوان ئیشی خۆیان زۆر بە ڕێکوپێکی کردووە و بالفعلی شوێنیمان ماوە کە زۆری شەمنی زۆر زۆرە ئەوە نییە بە تەواوی پاکتاوکرابی بەس ئەمە لەگەڵیان تقریباً بۆ 3 مانگ دەبی دەست بەکار بوومە لێرە زۆرترین پەیوەندیم لەگەڵ کاگعەلی وەکو دەستگای کاروباری دەستگای وەکو بەڕێوەبەری گشتی دەستگای کاروباری مین. باشە کاکەمە شتێکی تر هەیە لەسەر ئەو خەڵکانی دێن بۆ بەرهەمی گژ و جیابەهاریەکان گلەیان لێ ئەکرێ لەوەی کە ئیدی باڵەکایەتیان ئەنفال کردووە لە ڕووی ژینگە و سروشتەوە تاوان بارن بەڕاستی چیت بۆ هەیە بۆ ئەوان؟ وەڵاهی هەر پارچەک لەو وڵاتەی بە خاچی خۆت و مۆتەنی خۆتی بزانی بەوەی نییە کە من خەڵکی باڵەکایەتیم دەبی لە دەشتی هەولێری ئەمن وێرانەی بکەم ئەوێن دەرپێشی ئێرە نیشتیمانی منە هەر پارچەک هەر بستێک لە خاچی کوردستان نیشتیمانی خۆتی بزانی دەبی وعیەتت هەبی کە ژینگە پارێز بی ئەمە پێشەوەی کە من قسەم بۆوان هەبی بەڕاستیم بە تاوانی دەزانم بەڕاستی تاوانە ینی ئەگەر بێت بڵین سزاشی لە بۆ دابدرێت بە ئەوەی میکانیزمی پێویستەوەی کە ئەو ڕۆتینیان کردی ئەمن لەگەڵم ئەو هەر بیدایەتە نیش پێشەوەی کە تەواو ئەو مۆسیمە دەست پێ بکە ئەمە بازک هەمان ئاگادار کردەوە نووسراوی فەرمیماندانێ بەوەی کە هەر کەسێک ئەو گژوجیا لە ڕێگەوە لە بنەوە دەربێنی دەستگیر بکرێت و ئیزراعات بکرێت لە بازگەکان چاودێری ئەوە بەڵێ باش بەزەوە نییە بڵێ کۆنتڕۆڵ کرابی لەبەرەوەی ئەوانیش تەمان معاناتی خۆیان هەیە کێشە و گرفتیان هەیە ینی ئەو هەموو شتانەش ئەو ئەزیەتە زۆر دەکەوتە سەر برادرانی بازگە بەڕاستی ئەرک دەچێشن ینی وەکو چاوەکی منە لێوێندەر هەموو شتێک ئەمە لە ڕێوان زیاتر دەبینین هەتا مەسەلەی ئەو گژوجیا ئەوانە و ئیزراعاتیشان کرد زۆر باش بوو شتەکە تەسەوەر کەم لە ساڵان کەمتر بووە و گرنگ ئەوەی لە ئایندە بە تەواوی بنمڕ باشە کاکەمان لەبەر کەمی کاتە پرسیارم زۆر بە کورتی وەڵام بدەیەوە
کاری کشت و کاڵی و بەنداو ئێرە ڕەنگبی سەرچاوی ئاوی هەیە و دەرفەتیشێ بۆ بەنداو ئەو بۆ ئەوە وەکو حکوومەتستان وڵی بۆ بەنداو ئەوەی من معلوماتم لێ هەبی چەند شوێنێک دیزانی بۆ کراوە پێشتر ینی چەند ساڵ پێشتر دیزانی بۆ کراوە بەس بخۆی لە لای جەنابیشت معلومە مەسلەی بەنداو ڕەزامەندی حکوومەتی اتحادی پێویستە شتێک تایبەت بی بەس لە حکوومەتی هەرێم یان تەنیا لە سنووری ئیدارەی سەربەخۆی سۆران بەس شوێنی زۆر لە بارمان هەیە شوێنی زۆر لە بارمان هەیە دوو شوێن بوو تقریبا 3 ڕۆژ پێش ئێستا هەفتەی ڕابردوو سەردانم کرد ینی شوێنێکی گونجاوە و بەس ئەوەی هەیە لە زیاتی باندا دەتوان ئیسفادە لە پۆندیش بکەین چەند ڕۆژێک پێش ئێستا داواکاری هەبووە مەسەلەن بۆ دروستکردنی پۆند و زۆر کەسیش هەیە بۆ خۆی پۆندەکی دەتوانی ینی وەکو پۆندەکی بچووک دروست دەکەن ئەبەس گرینگە تەمان زۆر گرینگە ئەگەر لەگەڵ ئەو وەزع ئابوووریە باش بووی ئەکیدم لە کارنامەی جەنابی سەرۆکی حکوومەت زۆر وازعە نامێ خۆم لەو داتایدەم بەس تەسەووەرکەم حەفدە بەندا و ئەوە دروست چەند پۆندێکی دروست کراوە بەس ڕقەمەکە نامێ بە غەڵەت کاک ئەحمەد بینە سەر ئەوەیش باخداری و کاری کشت و کاڵی تا چەند خەڵک پشتی پێ ئەبەستی ڕووی تێ کردووە وڵی خەڵک زین کێشەی باخداری و کشت و کاڵی بە بازارکردن بە بازارکردن زۆر گرنگە تۆگە بازارێکی گونجا و بە ئیسیفادە هەبوو کابرا سونمەند ولی خەڵکی ئێرە بۆ کشت و کاڵی زۆر ئازاد زۆر ینی و خیبرەتی باشیان هەیە ینی ئەو ناوچە بە درێژایی مێژوو هەمووی باخ و کشت و کاڵی و سەرچاوی سەرەکی داهاتی دانیشتوانی ئێرە بووە لێرە ئەگەر بتوانین ئەمە هاریکاریان بین جوتیارە بە ڕێزەکان بازارێکی باشیان بۆ ببینەوە بەوەی کە مەسەن لە مەوسمی پێگەیشتنی بەروبوومەکانیان ئەمە دەواازەکان دابخین لە دەرەوە هاوردە نەکرێ زۆر هاری کار دەبین وەلە ئەو چەند ساڵانەش پێشتر کراوە لە هەموو هەرێمی کوردستانیش کاری لەسەر کراوە بەس ئەوەی کە کەم و کوڕیەکی هەیە کابزانین چ عیلازێک چ پێویستبی دەبی پشتگیریان بکەین کە بە بازارکردنیان هەبوو ئەوان کێشێکی وایان نابی و هەر لە چوارچێوەی ئەو مەوزوعاش ئەمن وەکو خۆم و وەکو قایم قامێتی قەزای چۆمان و ستافی ئیدارەی و بەعام زۆر گرنج پێ دەدەین ینی مەسلەی دروستکردنی جۆگەی ئاودێری ئەمە ئەوەی کە پێویستبی فەوڕەن بەرز دەکەین باش کاکەمە هاوکارانم پەلەیانە دوا پرسیاری من لەسەر ناشنال پارکی هەڵگورسەکران بە کورتی پێم بڵێ ناشنال پارکی هەڵگورسەکران تەمان ئەوە کار و فکرە و ئایدیایی هەزار ڕەحمەت لێبی کاک عەبدولواحید قایم قامی پێشووی قەزای چۆمان بوو تەوان لەگەڵ مردنی ئەویش ئینشاءڵڵا جێگە و مەکانی بەهەشتی بەرین بێ تۆزێک ئەو مۆزوعە بێدەنجێ لێکرا و قایم قامەکانی پێشەنیش قایم قامە بەڕێزەکانی پێشەنیش چەندجار باس کراوە ئەوەی کە هەیە ئێمە نووسراوەکمان لەبارەی کردووە بۆ زیندووکردنەوەی ئەو پرۆژەیە کا بزانین بە چ شێوازێک بە چ شێوەیەک بتوانین ئیسفادە لێ بکەین ئەوەی کە زۆر ئەوم لەسەری هەیە نەبوونی میلاکات کێشەی زۆر گەورەیە لە خاستە لە سنووری قەزای چۆمان نەبوونی میلاکات زۆر جار دەستمان دەگری لە زێبەزێکردنی زۆر بیرۆکەی جوان باش کاک ئەحمەد دەستان خۆش بێ کاتم گرتی سوپاس بۆ تۆکەوا لەگەڵمان بووی خۆشحاڵ بووین لەو دیدارە بۆ زاری کرمانجیش کە بۆ یەکەم جارە لەگەڵمانەبی وەکو دیدارێکی یەکەم دیدارمانە لە سۆسیال میدیا و لە کەناڵەکانی ڕاگەیاند زۆر باش بینەرانی زاری کرمانجی ئەوەی بینیتان دیدارێک بوو لەگەڵ بەڕێز ئەحمەد بارزان عەلیکۆ قایم قامی قەزای چۆمان بۆ قسەکردن لەسەر ڕەوشی پرۆژە خزمەتگوزاریەکان لەو سنوورە تا لە دیدارێکی نوێ پێتانەگەینەوە کاتێکی شاد و ماڵاوە زۆر بەخێرە زۆر بەخێر